ئامارەکانی توشبوون و گیانلەدەستدان بە ڤایرۆسی کۆرۆنا لە سەر ئاستی جیهان لە پەرسەندندایە و هەوڵی وڵاتانیش بۆ کۆنتڕۆڵکردنی پەتاکە بەردەوامە. ڕێوشێنی نوێژ بۆ ڕوبەڕووبوونەوەی گیراوەتە بەر. هاوکات لە چەند وڵاتێک یەکەم حاڵەتی توشبوون بە ڤایرۆسەکە تۆمار کراوە. لە وڵاتی چین ژمارە و کەسانەی گیانیان لەدەست داوە 3000 تێپەڕاند و ژمارەی توشبووانیش 80000 کەسی تێپەڕاندووە. لە هەرێک لا ئێران و ئیتاڵیاش ژمارە و کەسانەی گیانیان لەدەست داوە 100 کەسی تێپەڕاندووە. ژمارەی توشبووانیشان گەشتوتە سەر و 3000 کەس. سعید نەمەکی وەزیری تەندروستی ئێران با میدیاکانی ڕاگەیاند لە چوارچێوەی هەنگاوەکانی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بڕیار درراوە ماوەی 2 هەفتە لە ناوەندەکانی خوێندن لە قوتابخانە منەڕەتی و ئامادەیی و زانکۆکانیش بکرێتە پشوو. هاوکات حسێن سەلامی فەرماندەی گشتی سوپای پاسدارانی ئێران گومانی خۆی دەربارەی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ئاشکرا کرد و ڕایگەیاند پێدەچێت بەرهەمێکی هێرشی بایۆلۆجی ئەمریکا بێت. سەلامی وتیشی ئەگەر ئەمریکا ئەوکاری کردبێت ئەوە پێویستە بزانێت کە بۆ گەلەکەی خۆیشی دەگەڕێتەوە. ئەگەر کاری ئەمریکاش نەبێت ئەوە ئەو ڤایرۆسە لەناو دەچێت. لەلایەکی دیکەوە یەکەم حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنای نوێ لە هەرێک لە سربیا و سلۆڤینیا تۆمار کران. هەردوو توشبووەکەش پێشتر سەردانی ئیتاڵیان کردووە. وەزارەتی تەندروستی فەڵەستینیش بە گومانی توشبوونی ژمارەیە کەس بە ڤایرۆسی کۆرۆنا بارینە ئاسایی و داخستنی ناوەندەکانی فێرکردنی لە پارێزگاکانی بەیت لەحم و ئەریحا ڕاگەیاند. لە ئەمریکاشکە حاڵەتەکانی گیانلەدەستدان گەشتوتە 11 کەس. کۆنگرێسی ئەمریکا زیاد لە 8 ملیار دۆلاری بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تەرخان کرد. لە وڵاتی تورکیا کە تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بە ڤایرۆسەکە ڕانەگەیەندراوە، وەزیری تەندروستی وڵاتە دەڵێت ژمارەی ئەوانەی گومانیان لێ دەکرێت و نمونەیان لێوەرگیراوە 1363 کەسن. لەوانەش هیچ حاڵەتێکیان نییە پشکنینەکەی پۆزەتیڤ بێت. هاوکات وەزیری تەندروستی کوێت چاکبوونەوەی یەکەم توشبووی کۆرۆنای لە وڵاتەکەی ڕاگەیاند لە کوی 58 توشبوو کە تۆمار کراون. لای خۆشیەوە ڕێکخراوی پەروەردە و زانست و کولتوری سەربانەتەوە یەکگرتوەکانی یونسکۆ ڕایگەیاند بەهۆی تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆناوە خوێندنی زیاتر لە 290 ملیۆن قوتابی لە 13 وڵات ڕاگیراوە. هەرێکە لە عێراق، ئەرمینیا، ئازەربایجان، بەحرێن، چین، کۆریای باکوور، ئێران، ئیتاڵیا، ژاپۆن، کوێت، لوبنان، مەنگۆلیا و ئیمارات لە نێو ئەو وڵاتانەدان کە خوێندنیان ڕاگرتووە. لەسەر ئاستی جیهان ژمارە و کەسانی بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەست داوە گەشتوتە زیاتر لە 3300 کەس. ژمارەی توشبووانیش زیاتر لە 96,000 و هاوکات نزیکەی 54,000 توشبووش چاک بوونەتەوە.